هەوڵەکان بۆ داخستنی تەواوی پاڵاوگە نایاساییەکان دەستیان پێکردووە و هەموو ئەوانەی مەرجەکانیان نییە سزا دەدرێن. سەرۆکی لێژنەی سامانە سروشتیەکان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت نابێت چاوپۆشی لە هیچ پاڵاوگەیەک بکرێت کە زیانی زۆرتر بێت لە سوودەکانی. نزیکە 120 پاڵاوگە دەبی لە دەوروبەری هەولێر. ئێمە لە 2014 بە دووادە چونمان بۆ کرد پاڵاوگەکان و بڕیاریشماندا دابخرێن. لە دوای ئەمە محافەزەش بڕیارێکی دەرکرد کە دابخرێن، بەشێکیان داخرا ئیجراءات کرا، بەڵام دوای ئیجراءاتەکە سست بۆەوە هەتا ساڵی 2010 ئەنجومەنی وەزیران بڕیارێکی تری دەرکرد کە وەزارەتی ناوخۆ لێژنەیەک پێک بێنێ و بە قایمقامەتی مرکزی هەولێریش لەگەڵبی، بەڵام ئەو بڕیارش جێبەجێ نەکرا. دیارە لە دوێنێەوە دەستان پێکردێت کە بڕیارەکە جێبەجێ بکرێ و پاڵاوگانە دابخرێن. داخستنی پاڵاوگە نایاساییەکان لەگەڵ ئەوەی کاریگەری لەسەر باشترکردنی کوالیتی سوتەمەنیەکان دەبێت لە هەمان کاتدا ئەو ژەهراوی بوونەی ژینگەش کەم دەکاتەوە. شارەزایەکی ژینگەش دەڵێت نزیکی بەشێک لە پاڵاوگەکان هۆکاری پیسبوونی ژینگە و هەوای شارەکانن. گرفتی ئەو پاڵاوگە نایاساییانە ئەوەن شوێنەکانیان زۆر بەکات گونجاو نین و لە هەمان کاتدا هەم دووکەڵ دەردەکەن و هەم پاشماوەیان هەیە، هەم ئاو پیس دەکەن و هەم خاچیش. بۆی لە ڕووی ژینگەیەوە ئەوانە بەڕاستی کارەسات بن بۆ ژینگە بە تێکڕا بە تایبەتی پیسبوونی هەوا و لەگەڵ زۆر کاتێ بۆنێکی زۆر سامناکیش دەرەکەن. ئەو وێڕای ئەو بەرهەمەشی کە بەرهەم دێنن دووبارە گرفتی هەیە لە ڕووی سوتەمەنیەوە کە زۆر کات بەناوی بنزینیان بەناوی گازوایل دەیفرۆشتنەوە کەچی، بەڵام لە ئەسڵدا ئەو مادانە گرفتیان هەیە کە مادەی کیمیایی تێکەڵ دەکرێن کە لە ڕووی ژینگەیەوە سامناکەن بۆ پیسبوونی هەوا. بە پێی زانیاریەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 200 پاڵاوگەی نایاسایی بوونیان هەبوو. لەگەڵ داخستنی ژمارەیەکیان لە ئێستادا زیاتر لە 180 پاڵاوگەی نایاسایی هەیە و زۆرترینیان دەکەوێتە سنووری پارێزگای هەولێر. بڕیاریشە لە داهاتوو دەست بە داخستنی تەواوی ئەو پاڵاوگانە بکرێت کە مەرج و ڕێنماییەکانی لایەنی پەیوەنددار جێبەجێ ناکەن. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.